دەمەوێت ئەمڕۆ قسە لەسەر جلی کوردی بکەم ڕای بەشێک لەو کەسانی جلی کوردی دەفرۆشن یاخود کڕیارەکان بزانم لەسەر جلی کوردی هەم پیاوان و هەم ژنانچیمان پێڵێن و بۆچی بینین ئێستا گەنجەکانمان بەبەراورد بە بەتەمەنەکان گەنجەکان لێرە دوور کەوتونەتەوە لە جلی کوردی لەگەڵمانە بە من قسە لەگەڵ ئەوانەکەم ئێوەش بینەری بەرنامەکە بن. جلی کوردی چۆنە لای؟ وەڵی من بە جلی کوردیەکە زۆر مرتاحم لە چاو پانتۆڵ و شات پانتۆڵەکە. جلی کوردی جلێکی جوانە لە هەموو شوێنێکە و لە هەموو وڵاتێکە جلێکی پەسەندە بەس بەداخەوە خۆمان حەزمان لێی نییە. وەڵای لە هەشتاکانە کە زمانی جاشەکان لەم شارە بوون جلی کوردی بە حورمەتر. بەڕاستی لە ناو کۆمەڵگای ئێمە تۆزە خەریکەوە لە خەڵک بایەقی پێناژینا جلێکە زۆر جوانە. یەکەمترین سعری دوورین حەقدەست 20,000 تۆ بەو 20,000 توانی پانتۆڵێک و تیشێتێ بکڕی. ئێران زۆربەی لەبەریەکە حتا لە دایرەکانی شامەسموحە چێ بە دایرە بە جلی کوردی لێرە گاڵتەی پێەکە. جەناب دۆکو گەنجێک بینم جلی کوردیت پێشیەوە من جێگەی دڵخۆشی بۆ من کە بینم جلی کوردی لەبەرایە ئەم ڕۆژی دەی سێشە ڕۆژ جلی کوردیە جلی کوردی چۆنە لای تۆ؟ وەڵا جلی کوردی بێگومان یەکێکە لەو جلە جوانانەی کە ئێمە هەر تاکێک لەم وڵاتە بە جلی کوردی ئەناسین و بۆیە پێویستە لەسەر هەموو تاکێکی کورد ئەگەر بۆ 2 ڕۆژجارێکیش بێ ئەگەر بۆ 2 سەعات بێ بۆ سەعاتێکیش بێ جلی کوردی لەبەرکات چکە جلی کوردی ئێمە هەروەکو وتم بۆ جلی کوردی ئەناسین و کە میلەتێکین مۆرکێکی خۆماڵیە و لە قەیمی شوهر بۆمان هاتووە. ئێستا بینین بەشێکی بەتایبەتی ئەم شارەی خۆمان ئەوانی کە بەتەمەنن زۆربیان جلی کوردی لەبەرەکەن بەس گەنجانە بین کەمترە بەس ئەگەر بەم پیاوازە بڕۆ هەز ناکەی وردە جلی کوردی معنی بەتایبەتی بۆ پیاوان بەرەو لاوازموو نەچێ بۆ منام جی لە بەتەمەنە نەمێنن جی لە گەنجەکەی تر کە لە تەمەنی من و تۆ با بڵێن یا مناڵترن وردە لە جلی کوردی دوورەکەونەوە. وەڵاهی بەتاکیت جلی کوردی ئەگەر پیاو بەتەمەنەکان نەمێنن وردە لە کاڵبوونەوەیە بەڵامەوەی کە لەسەر ئێمەی گەنج با بڵین فەرزە پێویستەکە جلی کوردی لەبەرکەین چکە جلی کوردی جلیەکە مرتاحی جوانی شتێکم تەندروستە چونکە جەستەت ناگوشێ شتێکی زۆر مڕەتەبە بەڵامی تر هەروەکو وتمان ئێمە لە دەسووری وڵاتانی ئەوروپی و فێربووین هەر پانتۆڵشت بەس بۆ ئەمڕۆ ئاوا جلی کوردی پۆشیان هەر ڕۆژانەش دیکە بۆ دەچێتە دەرەوە بۆ شوێنەکانی دیکار جلی کوردی لەبەر بەڵێ وەڵاهی من ئاوا لە هەفتەیەکە لەوە چ 4 ڕۆژ 5 ڕۆژ جلی کوردی هەر لەبەر بکەم بۆ جگە لە بۆنەکانی ڕۆژانە شەر بە جلی کوردیەوە بەڵێ لەبەر یەکەم وەکو ئەوی کە خەیاتی جلی کوردی چ جۆرە جلێک ئێستا ینی زیاتر خەڵکەم ساڵ داوای کردو بیدونن ناوەکانیان چین ڕاستە فەرموو وەڵی هەموو جۆرە دنیا کەوتۆتە سەر تەبیعەتی کەسەکە تەبیعەتی شخصەکە خۆی بەڵام زۆرترین دوورین کەم ساڵ باو بێت دوورینی مەزعودی دوورینی کراسی لەگەڵ نێچیری و مراخانیە ئەوە ئەم 4 جۆرە دوورینە زۆر ڕایەتێکی زۆری لەسەر بووە و داواکاری خەڵکی زۆر لەسەر بوو. کە جلی کوردی چۆنە لای تۆ؟ وەڵای جلی کوردی لای من شتێکی پیرۆزە جوانە بەلاتەوە ئارە وەڵا هەر لە تەمەنی گەنجی و مناڵیتەوە هەر جلی کوردیت پۆش هەر لەدایک بووم بە جلی کوردیەوە لەدایک بوو بەجلی کوردیەوە تەمەن درێژ بیاخوا چەند ساڵە خەریکی جلی کوردی ئیشی جلی 5 ساڵ 55 ساڵە ناو جلی کوردی بەڵێ تەمەن درێژ بی بە پێوەی تەجروبەت هەیە جاران زیاتر گرنگی بە جلی کوردیە درا یانی ئێستا وەڵای لە هەشتاکانە کە زمانی جاشەکان لەم شارە بوون جلی کوردی بە حورمەتر بوو بۆیە ئێستا خەڵک قیزی لە کوردی ژەشێ بێت. باشە چی هۆکار بۆ ئەوەی ئاوا ئێستا خەڵک دوور سەڵاتەکەیە گەندەڵ و ئەمە وای کردو خەڵک تووڕە بێت هەرە وەڵا باشە ئەمڕۆ ڕۆژی دەی سێ ڕۆژی جلی کوردیە باشە دانانی ڕۆژێک بۆ جلی کوردی بە گونجاوی ێزانی یاخۆ جلی کوردی بێ شتێک ئێمە ئازاد بین لەوەی هەر ڕۆژەکەی پۆشین وەڵی تر وەڵان لەوانەیە ڕۆژەکەی زۆر بێ بۆ جلی کوردی وەڵی بۆیە دەسەڵاتەکەی حەزی لە جلی کوردی نییە ئێستا هەموو ئەم پارە ئەرێ بە جاشەکانی زمانی سەدام حوسێن تێگەی ئەومەی جاژی سفادەی لێەکە میلەتەکەی سفادەی لێ ناکات کە خۆیەوە بکوش
هۆکارە بۆی خەڵک وردە وردە دوورکەوێتە لەو شتە نەتەوایەتیانە. ئەرە وەڵای هۆکاری یەکەم ئەوەیە. باشە لە ڕووی تەندروستیشەوە جلی کوردی جلێکی تەندروستە ینی ناتگوشێ شتێکی جوانە شتێکی زۆر جوانە جلی کوردی. تۆ قەت هین پانتۆڵشتی لە پێ کردووە سەفەرێکی خارجی شوێنە چوو مەگەر ئەی چۆن وەزە چۆن بۆ ئەو کاتانێک کە جلی بابڵین کوردی لەبەر نەکردووە هەست بە جیاوازی کردووە لە ڕووی مەجبوری چار نییە. مەبەستمەوەیە هەستت بە ئاسوودەی کردووە کە جلی کوردی لەبەرانە بوو. ئەی تاوان فێر نەبووم لەگەڵیە. ئەم ساڵ چ جۆرە جلوبەرگێک چ جۆرە ڕەنگێک خەڵک داوایە کرد بۆی جلی کورد هەموو ڕەنگەکە خەڵک ڕەنگ محدود نییە هەموو هەریەکە ڕەنگی حەزیە زۆری نەمە بەسم زۆرین چ ڕەنگێک زیاتر خەڵک پێ خۆش مەخوا بڵێم چی نازانیت هەموو ڕەنگەکان خەڵک گەیکار ڕەشە و نیلیە و ئەنواع وشکە. نیشکردنەوە کە جلی کوردی ئامادەکەی بزانەوە بۆ کەیەوە خاتە ئەمە بۆ نەورۆزە بۆ نەورۆز لەبەر بەڵێ جەنابی تەبین هەر خۆتیش جلی کوردی لەبەر من خۆم هەر بە جلی کوردی لەبەرەکەم. چیت هەیە بۆ ئەو جلە نەتەوەیە جوانی خۆمان جلی کوردی جلێکی جوانە لە هەموو شوێنێکە و لە هەموو وڵاتێکە جلێکی پەسەندە بەس بەداخەوە خۆمان حەزمان لێ نییە بەداخەوە ئێستا بەتایبەتی ئەم دوێن یەکشتی ئەمریکیەکانم بینی ئافرەتەکان بە جلی کوردیەوە یادی ڕۆژی ژنانیان کردەوە کوردیەوە لە کەناڵێکی خۆمان پیشانە لە فەیسبوک بڵاو بووە بەجلی کوردیەوە ڕیادی ڕۆژی ژنانیان کردەوەوان بەڵام ئێمە خۆمان بە چاکتوانتۆڵۆ یادی ڕۆژەکەی خۆمانەکەینەوە چاکتوانتۆڵۆ ئافرەتەکانمان زۆربەی بە پانتۆڵەوە یادی ڕۆژی ژنانیان کردەوە نەک بەجلی خۆیانەوە بەجلی کوردیەوە. ئێستا ئەم با بڵین بەشەی خۆمان کە هەرێمی کوردستان ئەبینین کەمتر گرنگ بە تایبەتی گەنجەکان کەمتر گرنگی بەجلی کوردیە دەن بەراورد بە بەشەکانی تری کوردستان زۆر بە کەمی لە وڵاتی بە تایبەتی سلێمانی لە هەولێریش بۆ کوسلێمانی نییە کە ئیتیمان بەجلی کوردی نادرێ لە سلێمانی زۆر بەکەمی ئیتیمامیان بەجلی کوردی داوە کوردستان ڕۆژەڵات بینیومە زۆربەی گەنجەکان جلی کوردیان لەبەرانی کەم پانتۆڵشتە هەتا لە هەولێر کۆیە ڕانێ و قەڵازەوانە زیاتر جلی کوردی لەبەرەکەی لە سلێمانی لە سەیسایق زیاتر خەڵکیمان پێ هۆکاریەوەی کە لێرە ئاوا خەڵک دوورکە هۆکارەکان یەکەم چەند هۆکارێک هەیە جلی کوردەکە تۆزێک پارەی زیاتر تێچێ مەسرفەکەی زیاترە پانتۆڵەکە هەرزانترا کراس و پانتۆڵێک کرێت هەرزانە بۆ گەنجەکە لەبەرەوە کە پارەی کەم پێ ئێستا مەسەلە هۆکاری پارەی نەپاری پێ بێ وەڵا برا هەموو کەسێک حەزەکە هەموو مانگی قاتی جلی کوردی بکە. تۆ چ جۆرە دوورینێک خەڵک زیاتر داوای لێ کردووی وڵای زیاتر ئەم ساڵ باوی نێچیری و مراخانی بوو ئەو دوانە جۆرێکە لە پشتەوەی ئەوە چه جۆرێک ئەمە مرادخانیە ئەو مرادخانیە ئەمەیان پێڵەن سەرۆکی ئەویان پێڵەن نێچیری تر هەرێکە و شێوەیە لە ڕەنگە چ ڕەنگێک پیاوان زیاتر حەزیان زیاتر ڕەنگەکان زۆر ڕەنگی کاڵ زیاتر خەڵک حەزی پێەکە ڕەنگە تۆخەکان جاران بۆ ئەوەی بە تەمەن هەبوو تەمەنی هەبوو ڕەنگی زیاتر تۆخیە کرد بەس ئێستا گەنجەکان بە ئام ڕەنگی کاڵەکەن تۆ خۆت مشتریەکانە زیاتر گەنج نیە ئەو پیاوانن کە تەمەنی زۆری مشتریەکانم پیرن تەمەنیان هەیە گەنجان کەمتری گەنجانیانە لای من چونکە ئەمە جلەکانی ئەمە گەنج کەمترێکە بەس مناسباتی نەورۆز گەنجەکان جلی کوردیەکەن هینا مناسباتەکانی کە هەر پیرەکانیکن ئەوەی تەمەنی هەیە ڕۆژانە جلی کوردی لەبەر دەکەم تۆڵشتت نییە وەڵایی بۆم گەر بۆ سەفەر شتی وادەنا نیمە ئەو کاتین کە دەچیتە سەفەر جلی کوردی لەبەر ناکەی هەست چۆنە هەست بە غەریبیەکەی کە جلی وەڵا هەست بە غەریبی دەکەم کە داوینەرەتی خۆم نییە چ جۆرە ڕەنگێک زیاتر حەزریە بۆ جلی کوردی وەڵای جا گۆڕانکاری تێدا دەکەم هەر قاتەی لە ناوعەکە هیچی نابێ بچێتەوە سەرێک چووکە خۆش نییە هەموو جارە تکراریکەیەوە ڕەش بێ ڕەساسی بێ شەکەری بێ شیری بێ ئاوای دێ هەمووکان ڕۆژی دەیسێ دانراوە ڕۆژێک بۆ جلی کوردی دانانی ئەم ڕۆژە چۆنە بەلایتەوە بۆ جلی ئایبینی و زۆر زۆر چاکە هەر کە سەو دەبێ بە دەری کابرا دڵی هەرکە وڵاتەوە بە شوێن مەهینی خۆی وەنیام داوینەریتی خۆی بینین لێرە گەنجان کەمتر لەگەڵ جلی کوردیا بینیان هەیە آخر خۆی دەبێ بزانی سەبەبەکەی لەبەر چییە کارچیە بەڕێی تۆ دەبێ بزانی سەبەبەکەی لەبەر چیە سەبەبەکەی لەبەرەوەیە بەڕاستی گەنج ئیمال کراوە لە هەموو ڕوێکەوە کە ئیمال کراوە ئەویش بە حەقەت داوینەریتەکەی ناپۆشێ ئەو مەسەلەکە ئەوەیە گەنجی خۆمان دوور کەوتونەتەوە لە دانیشتە نەتەوەی و کللتوریش زۆریش ئەوش کەم تەرخەمی حکوومەتە
بەڕاستی پێ لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئەو شتە نەتەوایەتیان کللتوریانەی خۆیان بێ ئەو شتە نەتەوایانە هەموو بێڵی وەکو خۆی چۆن کاتی خۆی کا بووە ئێستاش دەتوانانی هەمووی ئاوا بێڵیەوە بەڵام کە بڵین حکوومەتەکە بۆ خۆی پشتگیرت نەبێ و لایەنگرت نەبێ هاوکاریت نەکەمانەوە بۆ ناکرێت کە سەفرت کردو بە جلی ینی چویتە دەدەرەوە بۆ شارەکانی تر بۆ نمونیان بۆ وڵاتێکی دیکە جلی کوردیت پۆشیوە بیبین خەڵکی ئەو وڵات وڵی پۆشیمانە بەڵام بەکەمتر ئەو کاتێک کە پۆشیوتە کاردانەوەی و خەڵکە چۆن بۆ لێرە چۆن باسییان کردو بە سەدان کەس دێ ڕسمین لەگەڵ دەگرێ ئەوەیان پێ جوانە ئارەوەڵە ئارەوەڵا بۆ نمونێ سەزارێکی لە ئەردەن بڵێن هینمان کرد جلی کوردیمان لەبەرکە بە جلی کوردیەوە دابەزین لەوانەیە 20 کەس ڕسمی لەگەڵ گرتووین بەس لەبەر جوانەتی جلی کوردی بڕوانەکەی چوین بۆ بەحرمەید لەوانەیە بڵێن 20 کەس پێشوازیان لەکواتون بڵێن ڕسمیان لەگەڵ گرتووین سەجلی کوردی ئەگەر بەراود بە جلە نەتەوەکانی دیکە سیرکەی هەر لە ڕووی شیکەوە زۆر شتێکی شیک زۆر شتێکی زەریف و جوانە بە نسبەتی دابوونەریتیانەی دیکەوە لەگەڵ خوا دابوونەتی هەر کەسە بڵین بەهینی خۆیەتی دابوونەریتەکەی بەڵام دابوونەریتی جلی کوردی هەر زۆر جوانە زۆر شتێکی جوانە و زۆر سەرکەوتوشە وڵا خۆش شتێکی جوانە و خۆش شتێکی ڕێکوپێکە باس ئایا ئاوا خەڵک دڵی خۆشە تا بڕوا بۆ جلی کوردیەوە ئەوە تا بازارەکەی ئەیبینن سرە زۆر بەکەمی خەڵکە کەس نییە کاکە پارەیان پێ نییە کە برا حەزەکە کێ بێ حەز نەکە جلی کوردی لەبەرکا و چێ بۆ سەیران و ڕۆژانەی خۆت هەر هەموو جلی کوردی لەبەرەکەی من بە حیاتی جگە لە ئەسکەریا هەر ئاوا بووم هەر جلی کوردیم لەبەر کردووە پانتۆڵشت لە نەوەڵا مەرسا بچم چوو بم ئەو وەختە بۆ جنوباگینا نەوەڵا ئاسوودەی کە جلی کوردی لەبەرەکەی ئارە وەڵا هەر ئەم چۆغانش لەبەرەکەم من چۆغی سادە لەبەرەکەم باش ئێستا بینیم بەشێک لەو ئاوارە عەرەبانی کە دێنە ئێرە ینی ئەوەیان حەز لە جلی کوردیە سەر ڕایەوەی کللتوری خۆشانیە کە چ جلی کوردیش لەبەرەکە بەڵێ دڵیان پێی خۆشە بۆ ئێمە جلی مەسەلا ئەو ئەجنەبیانە لەبەرەکەن ئەوان بۆچی لەبەرینەکەن ئەوانیش وەڵا زۆر بەس ئەغڵبە بۆ ئیژەوان زۆربەی لەبەریەکەن ئەگەر بەراودی بکەی جلی کللتوری خۆمان جلی کوردی جلێکی کەشخە ینی جوان و کەشخەشە بەراود بە هەندێک جۆر جلی دیکە لە هەموو شتێ جوانترە بەلای منەوەی نازانم خۆ جاران خەڵک پارەی پێ بوو زۆری یەکە بەخوا من خەیات بە ئەلیان نووسی بووم خواشی خۆشم وەرناگرم ئێستا ئەوە تا بە تاڵدانیشتوین ئیشەکە کزە هەیە بەس کزە گەنجی ئێرە ئەبینین دوورە لە جلی کوردیانی بە بەراود بۆ نمونە جوانڕۆ کە شارێکی کوردی ڕۆژەڵاتی خۆمانە لەوێ زۆربەی جلی کوردی لەبەرای بەس لێرە بۆ ئەوە دوورکەوت ئەم ئێران زۆربەی لەبەریەکە حتا لە دایرەکانیشا مەسموحن ئەوان ئەچێ بە دایرە بە جلی کوردی لێرە گاڵتەی پێەکە ئەمڕۆ جلی کوردی لەبەر کردەوە بە بۆنەی دەیسەوێت تەبان بڵێ کە بەرەوە بەهار دەڕۆین بێگومان هەمومان خواستێکی زۆرمان لەسەر جلی کوردی هەیە ڕاستە ئێمە وەکو جاران نەماوین کە بۆ ماڵەوە جلی کوردی لەبەر بکەین بەڵام لە بەهارە سیر ئەەکەین زۆربەی خانمان حەزەکەن ئەها بۆ شوێنی کارەکەشان هەر جلی کوردی لەبەر بکەن جەنابەت وەکو گەنج دەبینی لێرە کەمتر گەنجان گرنگی بە جلی کوردیدان زیاتر تەنها لە بۆنەکانە حەفلەیەکەیان بۆکو خۆدوتت لە بەهارایە بەڵام دەبین لە پارچەکانی تری کوردستان وانە ینی ڕۆژانیش بەکاری دێن هۆکار چیە ئێرە گەنج تااقەتی ئەوەی نیە هەم بە کوڕ و هەم بە کچیشەوە واللهی ناڵێم هەم جلوبەرگی تر زۆر باوە مۆدلی هاتووە هەم جلی کوردەکەش ئەگەر بگەڕێنەوە بۆ 3-4 ساڵ پێش ئێستا تەواو کللتوری کوردی تێپەڕان بوو پیشوازی تری پێوە دیار بوو ئەسڵان لە جلی کوردی چوو بۆ دەرەوە خۆشبەختانە ئەبینین بەڵێ مۆرکی ڕستانی لە دەستدا بوو بەڵام خۆشبەختانە ئەم چەند ساڵی کۆتایی و ئەم ساڵ بە تایبەتی کۆڵوانە مۆدلی هاتوۆتەوە سەڵتە مۆدلی هاتوۆتەوە بەڵێ کەوا هێلک بەیەکەوە دەکرێت جلی کوردی بۆتەوە جلە کوردیەکەی جاران تا چەند دڵخۆشەوی کە جلی کوردیە پۆشی بە بەراورد بەج لە ئەوجلانی کە مۆدەن وڵی ناڵێم کە جلی کوردی لە بەرەکی لە خۆتەوە هەستێکی خۆشتەوە هەستەکەی جەژنە سەیرانە ئەچیتە دەرەوە بۆ دڵخۆشیە بۆ حەفلەیە زیاتر ئەو کاتانە لە بەرەکرێت جلی کوردی خۆی تەبعاً جلێکی زۆر جوانە بەڕاستی لە ناو کۆمەلگای ئێمە تۆزە خەریکەوە لە خەڵک باقی پێناژینا جلێکە زۆر جوانە یعنی بە تایبەتی بۆ ئەم مسلمانەی بەهارانەوەوانە جلێکی زۆر خۆشە و یعنی چۆن لەوەک دامونرێت و کولتوری با و باپیرانمانە جلی کوردی پێشێ جۆرە لە جۆرەکان ڕێزێکی تایبەتی لێگرن بە تاکید ڕێزێکی تایبەتی شخصیاتی زیاتر لە جلەکانی تر ئیتر بەڕاستی ئەم ساڵ بەست تۆزێ کەسابەت کەم بوو
ئیشوکارمان کەم بۆنی ئەم شەڕ و ئاژا و مشکیلەی ناوخۆی و کاریگەری هەبوو لەسەری باشە جەنابەت هەموو ڕۆژان ینی ڕۆژانە هەر جلی کوردی لەبەرەکەیت وڵا جلی کوردی لەبەرەکەم و پانتۆڵی لەبەرەکەم بە زیاتر جلی کوردی لەبەرەکەم بە کامیان مرتاح ئێستا تۆ هەر کوردیەکە ئارە وڵا مرتاحتری خۆشترە ئیسراحەتتری چەند دەستجەل قاتت هەیە لە ماڵە من زۆرم هەیە لەوانەیە بڵم چل دەست جلم هەیە چل دەست هەیە وڵا چونکە حەزم لێ هەیە مبارەکەت بێ قەت بووە بە سەفەر بکەیت لە وڵاتان بە وڵاتێک جلی کوردی لەبەرکرد خۆم لە ئەڵمانیا بووم لە ئەڵمانیا ئاژیام هەر لەوێش جلی کوردیم هەبوو بەس چییە بۆ ناو بازار و شتیوانە بەس ئەگەر حەفلەیەک نەورۆزێک شتێکە وایە لێشە بە جلی کوردیەوە چوم خەڵکی وڵاتانە کە بە جلی کوردیەوەی بینین کاردانەوەیان چۆن بوو چیان نەوت لەسەر زۆر ئاسایە من لە ئەڵمانیا پاکستانی بینیوە سایق قیتال لێ خوڕێ بە جلو بەرگ و کولتوری خۆیەوە یعنی ستانیە بەس بە کولتوری خۆیەوە ینی شتێکی لەبرا جلو بەرگی خۆی پۆشیوە لە ناو خەڵکە بە احتیادی ناو بازارشا پیاساکات ینی قەیچێکە لەوێ احتیادیەگەر کولتوری خۆت بەکاربێنی باش ئێستا ئەبینین شاری سلێمانی و بەام بابڵێ ئەم بەشەی هەرێمی کوردستانی خۆمان کەمتر گرنگی بە جلی کوردیە ئەمە تایبەتی گەنجەکان سیرەکەی بەشەکانی تری کوردستان ڕۆژەڵات دوانیە ینی ئەوان زیاتر گرنگی بە جلی کوردی ڕەنگە چیتە شارەکە زۆر بەکەم پانتۆڵێک ببینی کوڕێک لە پێکردی بەس لێرە بۆ گرنگی پێنا واللهی ترەوە ساڵ بە ساڵ کەمترە بێتەوە ینی زیاتر ئەم گەنجانە بتێونەتەوێت زیاتر بایەخ بە پانتۆڵ و شتی ترە نەژینە بەڕاستی ساڵان جلی کوردی ئەو گەنجانە ئاشت بکەینەوە لەگەڵ جلی کورد واللهی تر زروف دڵخۆشی یەکێکە لە کاریگەریترین ئەساسی بە جلی کوردی ساڵان پێش 2000 و دوای 2012 خەڵک دڵی خۆش بوو گەنج و پیر و هەمویان جلی کوردیەکە بەخوای وا بوو لای من تەلەفۆنی بۆ کردن کاک شەماڵ چی ماوەدەمەوە هیچ چەند ڕەنگە بوو حەو ڕەنگە لار حوتی بۆ منێرە بەلای خەیاتەکە لار حوت ینی حەو دەست جلیەک ئارە وەڵڵا حەو دەستیەکەێک بۆ بلای خەیاتەکە بەس سا بەڕاستی پێونێتەوێ پارەکەم بۆتەوانێ دلی خەڵک خۆش نەما جلی کوردی دارایی کاریگەری بۆ زۆر کاریگەری هەیە چونکە جلی کوردیوە کەمالیات وایە هەتا دڵە خۆش بێتەوە زیاتر دەکەن جلی کوردی چۆنە لای وڵی من بە جلی کوردیەکە زۆر مرتاحم لە چاو پانتۆڵ و شاک پانتۆڵەکە جلی کوردی جلێکی جوانە لە هەموو شوێنێکە لە هەموو وڵاتێکە جلێکی پەسەندە بەس بەداخەوە خۆمان حەزمان لێی نییە وڵات لە هەشتاکانە کە زمانی جاشەکان لەم شارا بوون جلی کوردی بە حرمەتر بەڕاستی لە ناو کۆمەلگای ئێمە تۆزە خەریکەوە دەو لە خەڵک باقی پێناژینا جلێکە زۆر جوانە یەکەمترین سعری دوورین حەقدەست 20,000 تۆ بەو 20,000 توانی پانتۆڵێک و تیشێتێ بکڕێت ئێران زۆربەی لەبەریەکە حتا لە دایرەکانی شامەسموحە ئەچێ بە دایرە بە جلی کوردی لێرە گاڵتەی پێەکە لە چ کاتێکا زیاتر جلی کوردیە پۆش وڵی ئێمە زووزوویکینە بەرمان بەس عینە ڕۆزان زیاتر بە تایبەتی لە ماڵەوە قەت جلی کوردیە پۆشن بۆ ئیشی ڕۆژانە ئەگەر بۆ مناسبە زیاترێکی عینە ماڵەوە پێمان خۆشترێکە چ جۆرە ینی ڕەنگێک ئەم ساڵ لە خانمانەوە زیاتر خواسی ڕساسی و شین زیاتر و ئەو ڕەنگانە باشە ئێستا ئەگەر دیقەت بدەی گەنجەکانمان بە بەراورد بە ئافرەتە بە تەمەنەکان سەرەکی گەنجان کەمتر جلی کوردی لەبەرەکە بەس بە تەمەنەکان هەمویان جلی کوردیان لەبەرە چی هۆکار بۆ کە گەنجی خۆمان ئاوەهانی لە کوڕانی شارواایە نەک بڵێم تەنها ئافرەتان گەنجەکان دوورن لە جلی کوردیەوە کەچی بە تەمەنەکان هەر بە بەو وینە ڕەسەنەی خۆیان ماوە وڵی کۆمەلگا چونکەم زۆر احتیمامی پێنادە خۆی ڕاستینەوە یە سەبەکەی کاریگەری کۆمەلگەی لەسەر ڕاگەاندن تا چەند کاریگەری تەلەڤزیۆنەکان لەسەرێتی ئەگەر مەسەن کۆمەلگا تەلەڤزیۆنیان ڕاگەندەکان ئەوانە تی نەبێ یعنی دەورێکی باشە بینە بۆ نمونەی ڕاگەان کارەکان جلی کوردی پۆش ئەمەش کاریگەریە بێت لەسەرکەوان مەسەلەن شتێ جوانە بینە لە بەری لەسا یەکاتەوە نیە ئەی چۆن حەزی لێکا زیاتر بەلایە جوانە بێت هیچتان قماشتان کڕیوە ئەمڕۆ وڵایی ناوەڵە جارێ نیشتان نەمان کڕیوە دایکتم وتی وڵایی ئێستا هاتوین بیگرن بستم فرای دۆری ناکەوتی کەسێکی خۆمان هەیە وەستان هەیە بۆتان حاضر ئینشاڵە
وڵی من بە جلی کوردیەکە زۆر مرتاحم لە چاو پانتۆڵ و شاک پانتۆڵەکە بە کوردیەکە مرتا مرتاحترم. باشە جلی کوردی جلێکی چۆنە لای تۆ ینی پێت وایە من هەستەکەم و کۆسانی جلی کوردی لەبەرەکەن خەڵک ڕێز و احترامێکی زیاتریشان لێگرن ینی کەسایەتی کەسەکە جیاواز دەرەخە بە تاکید وایە جلێکی داپۆشراوە جلێکی ینی حتا بڵی یعنی بە ئەدەبە زۆر ینی لەم جلی پانتۆڵۆمانە ئیسراحەتر و خۆشترە مرێترە دروستریش بێ بۆ دروستریشە بۆ لەشی ئینسان و مرێحتریشە زۆر. باشە قەت بۆ بە جلی کوردی وە سەفەری وڵاتێکت کرد بە جلی کوردی لەبەر بوو نەوەڵانم کردەوە. ئێستا ئەمڕۆ ڕۆژی دەیسێ ڕۆژی جلی کوردی دام و دەستگاکانی حکوومەت زۆربەی بە جلی کوردی و فەرمانبەرەکان داوامەکەن. دانانی ڕۆژێک بۆ جلی کوردی پێت وایە گرنگی دانە بە جلی کوردی یاخۆت کەمکردنەوەی جلی کوردی لەو ڕۆژێ وڵی لەو بڕواە نیمیانیەوە هیچ گرنگیدانێک نییە ینی ڕۆژێک چێ بۆ جلی بۆیە میانی میلەتێک تۆ ساحبی کولتورێکی جلی کوردی یەک ڕۆژیە بێ لە بەریکەی وڵا وایە هیچ کاتی هەموو کاتێک خەڵک ئازاد وایە لە بەریەکەیە لە بەری ناکە لە دایرەکانیشە لە جۆرەکان ئەو کەسانە ئازادکەن خۆیان ئازاد بن بە ئازادی خۆیان چ جلێ لە بەرەکەن بالەبەریکەن بەڵام خاصن جلی کوردیش یعنی کولتورێکی نەتەوەی ئێمەیە ئەگەر بەراورد بە جلە کولتوری وڵاتەکانی دیکەش ڕەنگە جوانتریش زۆر شتێکی کەشخێت بەتاشی زۆر جلێکی جوان و ڕێک و پێشە زۆر لە زۆر وڵاتان جلەکەیمە جوانترە بەشێک لەو ئاوارە عەرەبانی کە دێنێرە من زۆر جار دیومە هەر جلی کوردیشیان لەبەرایە حەزیان لێت هەیەە زۆریان هێستا لە ئێمە شەیکەن جلی کوردیەکەن بۆیان این بەدورین عەرەبیشن و بەس حەزیان لە جلی کوردیە بینی ئێستا لای خۆمان بە تایبەتی سلێمانی گەنجەکان زۆر بەکەمی گری بە جلی کوردیەدەن زۆر دوورن لە جلی کوردی وەڵڵاهی ئەزاین چۆنە لەبەرەوەی کولتورەکە نەبوو بە عادەتێکی دایمی کە هەموو کەس دەبەری بکات بەڵام بۆ پێویستە هەموو کەسیانی لە ماڵەکەی خۆیان دەست پێ بکات و ینی لە باوکی لەبەری کات ئەگە باوکی لەبەری کرد کوڕەکەشی لەبەری کات کچەکەشی لەگەڵ دایکە جلی کوردی لەبەرەکە بەڕاستی جلێکی جوانە بەڵام نەک ئەو جلە تەنکەی کە ئافرەتان ێسا کردیانە بەوە ئەوە نە لە ڕەسەنەکە دوورکەوت ڕەسەنەکەی کە دای باو دایکی ئێمە و ننکەکان ئێمە کردویانە ئەوە ڕەسەنە زۆر بە حرمەتی شەو جلێکی یعنی داپۆشراوە زۆر تەنکانە ئێستا جۆرێ لە جۆرەکان دوورە لەوەی ڕەسەنایەتێک ئەوەی ئێستا کە تەنکە و کراوە نەوەڵا هیچ ئەس و ئەساسی بە ڕەسەنی کوردایەتیەوە نییە بەڵام بە مۆدێل و حەسەب ڕۆژەی کەنەوانە ئێمە زیاتر وەکو گەنج بەڕاستی زۆر بە جلی کوردی ڕانەهاتوین تۆزێک ناخۆشە بۆ ناو بازار و شتیش تۆزێک ئیزعاجی عادەتت پێ نەکرد وایە تابان هەتا عادەتی پێنەگری تۆزە ئیزعاجە چونکە بە زیاتر بە پانتۆڵ و کراس و تیشێر ڕاهاتوین تۆزە ئیزعاجە جلی کوردی جلی کورد هەیە لە ماڵەوە بەڵێ چەند قاتت هەیە تقریبا 2 دەستم هەیە بەڵێ لە چ کاتێکا زیاترەی پۆشی وڵی زیاتر لە چوونە دەرەوەیەکە لە سەفرەیەکە لەو شتانە تۆزێک بۆ دوکان ئیزعاج چونکە پێ ڕانەهاتوینمە زیاتر ئیش و شتەکەین بەڵێن هەڵەسین و دانیشین تۆزێک ئیزعاجە بۆ ناو دوکان بەڕای جەنابەت بۆچی بینین گەنجی ئێرە تا ڕادەیەک دوورن لە جلی کوردی بە بەراورد بە گەنجانی بۆ نمونە ڕۆژ هەڵات ئێستا من لە جوانڕۆ بینیومە زۆرینیان جلی کوردیان لەبەرایە بە گەنج و بە بەتەمەنەکانیشەوە بەس هۆکارتی ئێستاوە گەنج بە تایبەتی زۆر دوورن لە جلی کوردی ڕەنگە هیوای هەبێ هیچ خادێکی شێر نەبێت وڵی دووسێ هۆکار هەیە خەڵیە بۆ لای منەڵێ یانی تەمەنیشی هی لە تەمەنی تۆ لەوانەیە زیاتر بێ لە تەمی من زۆر زیاتر بێڵێت تا یاسە جلی کوردیم نەکردووە ینی دووسێ هۆکار هەیە یەکەمیان ئەوەیە کە زۆری تێژ ئێستا کەمترین بۆ نمونە بی دوورێ کەمترین سعری دوورین حەقدەست 20,000 تۆ بەو 20,000 توانی پانتۆڵێک و تیشێرتێ بکڕی زۆر بە ئاسانی لە بەریکەی لە پارەی قوماش لە پارەی قوماش بەس دوورینەکەی 20,000 کامی ئەڵی زۆر هەرزانە دوای ئەوەش ینی بەڕاستی ئێستا عسری کرانەوەیە کە ئەم بڵین خەڵک زۆر کراوەتەوە زیاتر چاو لە وڵاتانی دەرە و ئەوروپیەکەن زیاتر چاکەت و پانتۆڵ و تیشێرت و ئەو شانە زیاتران گەنج چونکە سوشال میدیا ئەنسەنێت بۆ نمونە ڕاگەاندەمان هەموو کاریگەری هەبوو لەسەر گەنج هەیە و زیاتر خەڵک ئەوێ لە سوشال میدیاوانە ئەوروپیەکانە بینی و زیاتر پانتۆڵ و چاکەت و شتانە لە بەرای زیاتر خولای بۆ ئەو شتە ئەجوڵە وەک لەوەی کەم جلی کوردی ئەبینێ ڕاستی زیاتر بە تەمەنەکانێک بە تەمەنەکانیش کەم تاقەتی ئەو شتانیان نییە چونکە تۆ زیاتر ئەو شتانە بینی خولیا بۆ ئەو شتانە ئەبێت ئێستا دەبینی ئێستا لای خۆمان ڕۆژێک دانراوە بۆ جلی کوردی ینی لە دەیسێ دانراوە زۆربەی دام و دەستگاکان دام و دەستگا حکوومیەکان جلی کوردیە پۆشن دانانی ڕۆژێک بۆ جلی کوردی پێت وایە کەمکردنەوەی جلی کوردی یاخۆت گرنگی دانە بە جلی کوردی واللهی بەڕای من کەمکردنەوەی جلی کوردی چونکە یعنی جلی کوردی لەوە زیاترە کە تۆ ڕۆژێکی بۆ دابنی ڕۆژێکی بۆ دامڵێ ئەم ڕۆژەی جلی کوردیە شتێکی باشە بەڵام حەق زیاتر بکرێت
تا چەند جلی کوردی هەستەکەی جێگەی شانازیە بۆ تۆ کە خۆت لە ناو جلی کوردیا و خەریکی دوورینی جلی کوردی زۆریش جێی شانازیە بۆ من و بۆ هەموو ژنی کوردیش جلی کوردی شتێکی ینی جلێکە لە ناو هەموو جلەکانە زۆر پەسەندە هەر وەکو نمونە جارێکیان عەرەبێک کاتە ماڵمان پێیوتینە و کاتە حکومەت بە زۆر بردوونی بۆ جنوب وتی جلی ئێوە زۆر جوانە جلێکە هەم لە بارەی دین و زۆر ڕێکە پێدراوە چون پان و پۆڕ و جوانە و هەمتر لە ڕێی شخصیاتی شۆ شخصیاتێکی تایبەتی عەرەبەکە پێوتە بەڵێ عەرەبەکە خۆی پێیوتی باش ئەو کاتە ئێوە کە ئاوارەی ئەو شوێنە ببوون ئەتانتوانی جلوبەری کوردی لەبەرکردن یان بینین بە جلوبەری کوردەوە باوەڕکە هەر جلی کوردیمان لە بەرابوو ئێمە تقریبەن ئەم ماکسیشتە زۆر تقریبن لە دوای ساڵەکانی 92 و 92 تا 94 هەر جلی کوردی بوو لە دوای ئەوە بوو بە ئەم ماکسیشتیان لەبەرەکرد تۆ بەرگدووری چەند جۆر جلی کوردی با بڵێن خانمان خواستی لەسرە چەند جۆریشمان هەیە سۆرانیەکەەوە زۆر خواستی لەسرە لە سەدان نەوەدی سۆرانیەکەەوە خواستی لەسرە شکاکیش هەر تقریبن لە سەدا 5 خواستی لەسرە جلی ئێرانیەوەی کە هەروە ئێرانیە دوورنەوەی پشتێنەکەی بە گەورەکەی بۆکەن ئەویش لە سەدا 5 خواستی هەیە بەڵام جلی سۆرانی لە سەدان 90 خواستی لەسرە ئەوەی کە لە ساڵانی پێشوە بینیمان خەریک بوو جلی کوردی بە تایبەتی خانمان لە ڕەسەنایەتی خۆی دەرەچوو تا چەند هەوڵت داوە کە ئەو جۆرە ڕەسەنە دوورینەی جلی کوردی بپارێزی زۆریش ئەگەر بۆن منە جارێک یەکێک لێم داوا بکە بۆن شێوازی جلەکە بگۆڕێ تۆماتیکی پێژم دەیەوە پێی ناژن جلی کوردی ئیتر ئەویش تۆماتیکی بێژین قەنەعات دەکا وێژێ دەی باشە وەڵا خۆشم حەزەکەم بەو شتێوە بێ پێشتر هەنێشتیانە گۆڕی لە جلی کوردیا بۆ نمونە فەتحیانەکرە قۆڵی کەواکە لەسەر شانۆ و لە پشتەوە کونێکیانەکرە ناوەڕاستی پشتی کەواکە و ئەوانە من هەر خۆم نەمە دووری بۆیانە هاوت مەم ناتوانمە جۆرە جلە بدورم لەبەرەوەی پێم جوان نەبوو هیچ پێم جوان نەبوو بەڵام جلی کوردی ڕەسەنەکە ئەوە شتێکی زۆر جوانە بە تایبەتی 4 ساڵە جلی کوردی گەڕاوەتەوە بۆ ڕەسەنە کوردیە پێشوەکەی ساڵەکانی 75 و 80 عادەتەن قماشی گوڵدارە هێنرێتە ناو کوردستانی خۆمان و ئەفرۆشرێ بەڵام ئەمە ئەو یشانی کە ئیکەین دانانی دیزایانی خۆمانە فکری مشکی خۆمانە لەسەر جلی کوردی و بە شێوەیەکی جوانتر پێشکەشی خەڵکەکەی کە ئەیبینم لە بەرتامە جۆرەکەوایە کە ئەم چنی نەخۆتان خستوتانە سەری بەڵێ ئەمە خۆمان خستومانتە سەری و شێوازی دوورینەکەشی لەگەڵ شکاکیات تێکەڵمان کردو شێوازی دوورینی کەواکە خانمان زیاتر حەزیان بە چ جۆرە چنینەکە چ ڕەنگێک هەیە کە ئێوە لەسەر جلی کوردی بەیان بکەن عادەتەن ساڵانی پێشوو نەخش هین بوو نەخش زیاتر خەڵک خواستی لەسەر بوو ئێستا ئەم ساڵ لە ڕاستیە ئێمە هەوڵمانیا ئیشی قەیتان خەلیجیەکان ئیشی قەیتانەکان لەسەر جلی کوردی دووبارە بینەخشێنینەوەی دووبارەش نێمە یەکەم کەس بوو کە کردمان سپاس بخوا داواکاری زۆری لەسەر بوو چونکە ئیشێکی بارز و دیار و جوانە ئێستا ئەوەی کە بینین زۆربەی خانمە بەتەمەنەکان زیاتر جلی کوردیە پۆشن بەس تۆ خۆت گەنجی بۆچی گەنجەکان زیاتر بین بەس لە بۆنەکانە ئایپۆشن ینی بۆ ڕۆژانە بۆ کارکردن لێرە بە تایبەتی لە باشووری کوردستان زۆر بەکەمیە بینی بەڵام ئەگەر دیقەت بین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمانە بینین هەر ڕۆژانە بە ئیشی ڕۆژانی خۆیانە بە جلی کوردی واکەن گەنجەکان هەموو جلی کوردیان لەبەرە بەس هۆکار چێ لێرە گەنجان زۆر جلی کوردی بەکارنێن هۆکارەکەیەوەی هاتنی کۆمەڵێکی زۆر جلی زۆری بیانی کە ئیتر وای لێ هاتۆ گەنجەکان زۆر لە جلی کوردی دوور بکەونەوە ئیتر زۆر بێجارۆک شتێکی قورسیشە بۆ ئیشکردن پیان قورسە بۆ ئیشکردن لەبەرەوەی لەگەڵ جلەبیانەکە ڕاهاتوون ناتوان جلە کوردیەکە لەبەرکەن بەڵام ئەگەر مودێک لە بەریکەن دووبارە ڕایەنەوە کە جلە کوردیەکە ئیشکردنی خۆشتر و ئاسانترێکە و زیاتر مرتاحترن تیای لەبەریکە جلی کوردی چۆنە لای وڵی من بە جلی کوردیەکە زۆر مرتاحم لە چاو پانتۆڵ و شاک پانتۆڵەکە جلی کوردی جلێکی جوانە لە هەموو شوێنێکە و لە هەموو وڵاتێکە جلێکی پەسەندە بەس بەداخەوە خۆمان حەزمان لێ نییە وڵات لە هەشتاکانە کە زمانی جاشەکان لەم شارا بوون جلی کوردی بە حورمەتر بەڕاستی لە ناو کۆمەلگای ئێمە تۆزە خەریکەوە دەو لە خەڵک بایقی پێناژینا جلێکە زۆر جوانە یەکەمترین سعری دوورین حەقدەست 20,000 تۆ بەوی 20,000 توانی پانتۆڵێک و تیشێتێ بکڕێت ئێران زۆربەی لەبەریەکە حتا لە دایرەکانی شامەسموحە ئەچێ بە دایرە بە جلی کوردی لێرە گاڵتەی پێەکە
جلی کوردی یەکێکە لەو مۆرکە نەتەوایەتە جوانانەی کە جێگەی شانازی هەمومانە لەبەرەوە شێوازی جلی کوردی بە جۆرێکە کە ئەگەر وەکو ڕەسەنایەتی خۆی بمێنێتەوە بە بەراورد بە کولتوری وڵاتانی دیکە جلێکی کەشخە و جوانە کە ئەگەر هەر کەسێک بیپۆشێت کەسایەتێکی جوانتری ئەو کەسە دەرەخات ئەوەی کە بەشێک لە دوکاندارەکان باسییانە کرد ئەو بارە ئابوورە سەختەی کە چەند ساڵێکە بەرەوکی هێنەمی کوردستان و خەڵکی گرتووە کاریگەریە بۆ لەسەرەوەی کە خەڵک کەمێک لە جلی کوردی دوور بکەوێتەوە هەرچەندە ئێستا لە بۆنەکانە زیاتر جلی کوردیە پۆشتێ بەڵام دانانی ئەو ڕۆژش بۆ جلی کوردی ڕەنگە کەم بێت داوایانە کرد کە بە جۆرێک بێ جلی کوردی تایبەت نەکرێ بە یەک ڕۆژ بەڵکو فری بکرێت یاخود جۆرە لە جۆرەکان ئەو کەس سەر بخۆیانە بتوانێت هیچی ڕۆژانەی خۆی یا داوامی خۆی ڕۆژانە بکات و بە جلی کوردیەوە مامەڵەی هاوڵاتیانیش بەڕێ بکەن هیوادارین هەمیشە لە کات و ساتە خۆشەکانی خۆتانە بن و جلی کوردی جوان و ڕەسەنیش بپۆشن بەنامەیم جارەی ماکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ